دوێنێ کۆبوونەوەیەک لە سەرۆکاتی هەرێم کرا بە بەشداری لایەنەکانی سیاسی و کوتلەکانی پەرلەمانی عێراق کوتلە کوردستانیەکانی پەرلەمان بۆ دوو مەبەست بیان لەوەی کە چۆن ئامادەبین بۆ ئەوەی کە لەگەڵ کەسی ڕاستپێردا و گفتوگۆ بکرێت بە شێوەیەکی کوردستانیانە و هەروەها ئەوەی کە هەوڵ بدەین کە هاوپەیمانی کوردستانی بۆ کوتلە کوردستانەکانی بەغدا دروستکەین لە بابەتی چۆنێتی گفتوگۆ هەمومان لەسەر ئەوە کۆک بووین کە ئێمە دام و دەستگای شەرعیمان هەیە کوردستان قوارەیەکی ئیداری دەستوری یاساییە کە لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە کەواتە دەبێت بۆیە دەبێت ئەم قوارەیە وەکو هەیە ئەو قوارەیە وەکو هەیە مامەڵی لەگەڵ بکرێت نەوەکو پارێزگایەک دەبێت ئەو نوێنەرانەی کە لە کوردستانەوە دەچن بەشداری دەکەن لە عێراق لەسەر ئەساسی شەراکەت و تەوافق و تەوازن خەڵکی کوردستان لە ڕێگەی دام و دەستگا شەڕەکان کە سەرۆکایەتی هەرێم ئێستا چەترێکە بۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانن ئەم پەیوەندیانە لەگەڵ حکوومەتی فیدرالی ڕێک بخەن و هەوڵەکانمان ئەوەیە کە حکوومەتی ئایندە وەکو حکوومەتی ڕابردوو نەبێت کە ئینتیقائیەن مادەکانی دەستوری جێبەجێ دەکرد دەبێت دەستور وەکو هەیە جێبەجێ بکرێت چ ئەوانەی لە مەسلحەتی ئەوانە چ ئەوەی لە مەسلحەتی پێکاتی سنی شیعی یان پێکاتەکانی دیکە پارتی سەردانی هەموو لایەنەکان دەکات بە لە هەموو کاتەکاندا و ئەوەی کە بابەتی ڕۆژە لەگەڵیان باز دەکرێت بۆ ئەگەر کێشەیەکە بێت ئەگەر گرفتێکە بێت یان ئەگەر بەرنمەیەکی بۆ ئایندە بۆی گفتوگۆ لەسەر بابەتە بکرێت ئەمە ئەوە دەمێنێتەوە بۆ ئەو گفتوگانێکە لەگەڵ بربژێری ئێستایی کە ڕاست پێردراوە بۆ سەرۆکایەتی حکوومەتی عێراق دەکرێت بزانین هێشتا بەرنمەکەی ئەوان نهاتوو دەبەرسیمی ئەوان بەرنمەیان چییە پەیوەندیمان لەگەڵ یەکێتی ئاساییە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی چارەسەرکردنی کێشەکانی با بڵێین کۆنگریانن بۆ ئەوەی کە کۆتایی بە کۆنگرە ببنن دوای ئەوە هەموو کارەکان ئاسایی دێتەوە ئێمە مەرجەکانمان جێبەجێکردنی دەستورە و تەسبیتکردنی ئەو مافانەیە کە خەڵکی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان هەیەی و هەروەها جێڕاوانەوەی ئەو مافانەیە کە تاکو ئێستا بەدەستمان نێناوە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە ئەوە شتێکی داخلی یەکێتی نیشتیمانی کوردستانە چی دەکەن چۆن دەکەن سەرۆک سکرتێر هاوسەرۆک چی دەکەن ئەوە ئیشی ئەوانە ئیشی ئێمە شاندێکی هەرێمی کوردستان بچێتە ئێران ئەم شاندەکەی دەچێت وە لە چ ئاستێک دەبێت من ئەوەم نەزانیوە لەسەر پۆستەکان تا ئێستا پڕ نەکراونەتەوە قسەتان چی لەسەر ئێستا خەریکن ئەوە لیژنە هەیە بۆ ئەو بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکان ئەوانەی کە بەشداریان کردو لە حکوومەتی لە کابینەی نۆیەمدا بۆ ئەوەی کە ئەو پۆستانێک کە پێکەوە ڕێککەوتوین جێبەجێ